دەستە دەست قووە لەخوا با بڕۆین لای تەوەرەکانی ئەمڕۆ یەکسەر با بڕۆین یەک میوانەکەمان لێرە یاخوا بەخێر بێت ئادی بڵە بزانم باسکەم هەمووشەم کە ئێمە ڕۆژانی پێنجشەمە بێڵین هیواداری بەیانی پشوێکی خۆشتانە بێ و بۆی کە بتوان دەستپێکی هەفتەیەکی نوێتانە بێ وکو خۆت باسیەکەی بەس وڵای ئەم هەفتەیە بۆ ئێمە بوو باوینمان باڵێ بەدڵی ئێوە بوو یەخوا بەخۆشیتان لێرە بوون یعنی کورسات چوین گەشتێکمان کرد بەڕاستی گەشتێکی هێزگار خۆش بوو گەشتێک بوو توانیمان پشوێک بین توانیمان جارێک یەک جار هەمومان بەیەکەوە کۆ ببینەوە بەڕاستی چێژێکی تایبەتیە بوو لە نزیکەوە هەمومان چەند ساتێک و چەند کاتێکی خۆش و گۆرانی و هەڵپەڕین و یاریکردن و تێکەڵبوون و خوانێکی خۆش بەیەکەوە یعنی لایەنە ئەوەی کە ئێمە لێرەین کارەکەین هاوڕێکانمان لە بۆمنە لە شەوا کارەکان بەریەکەوتنمان تۆزێکەمە بێ هەمومان بەیەکەوە کۆ ببووینەوە یعنی ئەمانزانی نەمانەزانی کاتەکە بۆ وازوو ئەڕوان زۆر چێژێکی خۆشی هەبووە من بەڕاستی دەستخۆشی لە هەموو هاوڕێیان مەکەم دەستخۆشی لە ستافی ئیدارەکەم لە بەڕێوەبەرەکەمەکەم کاکترین کە کەشێکی هاوای بۆ دروستکردین کە خۆی لەگەڵمان نابوو بەڕاستی و توانی جوێکمان بۆ دروستکە تۆزێ پشوو بین زۆر خۆش بخۆست کە باتیتەیە تۆ لە بەرووی کە نەوتوانی لەبەر دایکت بەڵام ئیشەڵڵا بۆ جارێکی تر ئەمە ناوێ بە کۆتا بەڵام لە هەمووشی گرنگتر ئەوەیە بەڕاستی کە تۆ پشوێکی باش وەرگرت و چێژێک وەک دەستپێکی هەفتەیەکی باش دەبێت و لە هەمان کاتیشە من جارێکی تر سوپاسی ئیدارەی کورساتەکەم کە چێکێکیان بۆیە نابووینێمە کارنامەی دەرچوومانە بوو لە بەرەوەی کات من و سۆنیا و هاوڕێکانم شارە و چەند خوێندکارێکی کە کارنامەی دەرچوونمان بوو ئەو ڕێزنێنانشیان بۆ ئێمە کرد خۆشەکەی کرد بە دوان بۆ ئێمە ئیتر هیوادارین کە هەمیشە ئەم جۆرە گەشتانە هەبێ بۆی کە بتوانین لەو ژەنجاڵی و سترێسی و هیلاک بوون و ماندووبوونەی کارکردن بۆ هەموو دام و دەستگا و شوێنەکان بۆی کە بتوانن دەستپێکێکی باش بێت و بتوانی کاری باشتر بکەمان ئێمە بە درێژایی ڕۆژکە لە کورتسات ئەبین و لێرە ئەرکەکانمان ڕایەکەن بگومان بەشێکی زۆری کاتەکان لێرەیە یعنی ئەو کاتی کە تۆ وزت پێیە و وا ئەکەیت کە بەرهەمێکت هەبێت جا چی لەوە خۆشتر کە کاتێکی ئاوا هەبێ ژینگەیەکی وا بەڕەخسێنرێت بۆی کە ئێمە ئەوەندەی تر لە یەکتر نزیک بینەوە و ئەوەختە وا ئەکات لە پاڵ هاوکاریەکەیە تۆ هاوڕێتیەکەش دروست ئەبێ ئەوەندەی تر لە شوێنەکەی خۆتە دڵسۆزانە ئیش ئەەکەی ئێمەش دەستخۆشی ئەکەین هیوامانەوەی لە هەموو شوێنێکی ئیشە ئام ڕۆحیەتە دروست بکرێت جا ئیتر ئێستا دەستە دەست قووە لەخوا بڕۆینە لای تۆرەکانمە باشە ئەمڕۆ ڕۆژی جیهانی باڵندە کۆچەرەکانە سەرکۆ لە کوردستانی خۆشمان ئێمە ژمارەیەکی زۆری باڵندەمان هەیە کە یان بۆ با بڵێن گەرمان یان بۆ کوێستان ڕوئەکەنە ئێراوە ژمارەیەکی بەرچاویشە جا ئێمە لە تۆری ئەم بەشەمان قساکەین لەسەرەوەی کە گرنگی ئەم باڵندە کۆچەریانە چیە چونکە بەداخەوە ئەم هەموو ئەوترێت ژینگە تێکچووە کاری کردوێتە سەر ئەم باڵندانە ژیانی ئەمانیشی تا ڕادەیە گۆڕانکاری نەرێنی بەسەراهێناوە و هەروەها هەموو ساڵێکیش دروشمێک هەڵبژێردرێت بۆ ئەم ڕۆژە ئەو دروشمەی کە بۆ ئەم ساڵ هەبژێردراوە زیاتر تیشکە خاتە سەرەوەی کە ئەو ژینگەی لە شارەکانە دروست بکرێت ژینگەیەکی گونجاو بێت هاوڕێتێکی زیاتر هاوژینیەکی زیاتر لە نێوان باڵندەکان و مرۆڤەکانە دروست بکات چونکە ئێمە هەر ئەڵێ نەڵێن بۆ نمونە ئێستا وامان لێ هاتۆ زۆر گوێمان لە جریوەی بۆ نمونە چۆلەکە نیەوەترۆ خۆ چۆلەکە کۆچەری ژنیە ئەوچێت بۆ نمونە هەندێک باڵندە هەیە جاران بەردەوام ئەبیران لە شارەکان ئێستا نابینرە ئەمە بەشێکی زۆری پەیوەندی بەوە هەیە کە ژینگە تێکچووە بۆ خۆ تۆزێک بۆستایە چەندین دەنگی جیاواز هاتە جۆ چەندین باڵندە ڕەنگی جیاوازە هاتە بەرچاو من بۆ هەموو وەرزەکانیش کە زستانە هاو تەلی کارەباکان لە بەڕی شۆڵە بەرناکەوت کاڕۆشین بۆ دەرەوەی شار سەر تاوەرە گەورەکان لەبەر هێلانی حاجی لەقلق بەرناکەوت ئەمانە بۆچی ئەگەر هات بێتەوە دڵخۆشین بەڵام بۆچی ئەمانە لای ئێمە کۆچەکان ئەمە بکەین بە پرسیارێک بێگومان جا سەرکۆ بەشێکیشی هەر لەبەرەوەیە کە ئەها ئێمە حتمەن ئەبێت لە شێوازی دروستکردنی شارەکانە ڕێگەی گیرات بێتە بەر کە ئاوا بەم شێوەیە ئەم باڵندانە تۆراون لە شارەکان لێ تێگاون ئێمە سەرمان لەوان تێکداوە بەڕاستی ئێمە سەرمان لەوان تێکداوە بەداخەوە جا ئێمە لە ئەم با بڵێن یەکەم تۆرەی ئەمڕۆمان هەر لەسەر ئامە قساکن ئەم ئاشبوونەوە چۆن دروستەکرێت و ئەمە بۆ گرنگن ئەسڵەن بۆ ژیان بۆ ژینگە بۆ زەوی هەر بۆیە بەڕێز کۆرش ئارارات شارەزای بواری باڵندە کۆچەریەکان ئێستا لە لامان ئامادەی زۆر سپاس کاک کۆرش ئەمڕۆ بەیانی لەگەڵ مانای چاوەڕێشت کردی من و سەرکۆ قسەکانمانەوە بە ئینجاتی دەستان خۆش هەر لە خێر و خۆشیان بەیانیتان باش بەیانی بەڕێزت باشتر هەر سەرەتا لەمەوە پێمان بڵێ
ئێمە ئەڵین باڵندە کۆچەریەکان بەڕێزت ئەگەر پێمان بڵێ ئەم باڵندانە چ جۆرە باڵندێک لە خۆ ئەگرێت و کوردستانی خۆمان تا چەند دەوڵەمەنە بەم جۆرە لە باڵندانە؟ بەڵێ بێگومان لە کوردستانە بە پێی ئەوروپیانەمە کردومانە سەر و 375 جۆر باڵندەمان تۆمار کردووە لە کوردستانە و نیوەی زیاتری ئەم باڵندانە کۆچەرین تر خۆی 2 ڕۆژ هەیە ساڵانە بۆ ڕۆژی باڵندە کۆچەرەکان لە مانگی 5 بە تایبەتی و باڵندانی کە لە بەهارە گەڕێنەوە لە ئەفریقاوە بۆ نیوەگۆی باکوور و لە مانگی دەشە لە مانگی دایەتە بەرەو زستان و پاییزە ڕۆین زۆربەی باڵندەکان لە ناوچەکانی نیوەگۆی باکوورەوە گەڕێنەوە بەرەو باشوور لەبەرەوە لە کوردستان پێگەیەکی تایبەتی خۆی هەیە و پێشووتریشدار لە بەرنامەکانی بەڕێستانە باسمان کردووە کە سێری پێگەی جوگرافی کوردستان بکەی ئەبێتە هۆی بێکبەستنەوەی 3 کیشوەری ئاسیا و ئەفریقا و ئەوروپا لەبەرەوە پێگەی کوردستان نەک هەر بڵێن بە شێوەیەکی جارێکی بۆ پێ ئێمە لە ساڵی 2006ەوە ڕۆپێی ناوچەکانی کوردستان و عێراقەکەین و لەسەر ئاسی ناوچەکەش لەسەر ئاستی ناوەڕاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست داتاکۆکەینەوە کوردستان پێگەیەکی گرنگی هەیە ینی چۆنەڵی کۆمەڵێک پێوەری جیهانیە بۆی دەستنیشانێکی کە کوردستان یان کۆمەڵە ناوچە هەیە بۆ باڵندەی کێوی گرنگیانەیەکێک لەوانە زۆری ژمارەی ئەو جۆرانی کە لە ناوچەیەکە کۆبنە بۆ نمونە ناوچەیەکی وەکو دوکانمان هەیە ناوچەیەکی ڕوبەرێکی ئاوی گونجاو بۆ باڵندە کۆچەریانی کە بە تایبەتی لە زستانە ڕۆیەکەنەوە ناوچانە لەگەڵەوەشە کۆمەڵێک باڵندەی کۆچەری وەکو تری ئەوانی جەماعەتی باز و حاجی لەقلەقەوەمانن سەرەکەی ژمارەیەکی زۆریان لە کوردستانە ئەمێننەوە یان پیاتێ پەڕەبن ئەو ژینگێ ئەمەنە جوانە خۆش پارچێک ڤیدۆت بۆ نردوین ساهۆکارانم ئامادەیان کردووە با ئێمە و تۆش و بینەرانیش بچینە ناو ئەو کەشەوە هەم بەدەنگەوە هەم ئەو باڵندانش ببینین فەرمو دەنگی بچۆی هەر بچی لێ بۆستی بۆ خۆ چەند ئارامە بیتەوە هەڕێک ئێمە سەبەداخەڵ لە ڕێگەیەکی بوو ئەمانەوە ئەم دەگانێت ببیستینەوە ئاخر بەڵام ئەمە خۆی هەر سروشتەکەی خۆیەتی ئەمە چۆ بۆ شوێنە منتەقەی بازیانە ینی یەکێ لەو شتانەی کە ئەمە قسەی منە چۆنڵە توێژەرێکا لە ئەوروپاوە کە بردمان بۆ کۆمەڵە ناوچە گوێی لەو ناوچانە بوتی ئێمە خۆی قسەی ئەوە منێوەتی ئێمە هەنە ناوچەمان کردو بە ناوچەی پارێزرا و هەر بەراورد ناکرێ بێرە ئەو دەنگی باڵندانی لە کوردستانە بە تایبەتی لەم فترەیە کە ڕوویتە ئەو ناوچە شاخایانان گوێ چەمەکانی بەڕاستی چۆنڵی ئارامەیەکی زۆرە بەخشێ بە دەروون لەو جەنجاڵی و پیسی ناو شار و هینانە دوورەکەوێتەوە وەکوی بەڕێستان باسی کرد هینی دروشمیم ساڵ تایبەتە بۆی کە چۆن شارەکان بکەینە ناوچەیە کە چۆنڵی دۆستی باڵندە و ئاژەڵەکان بێ بەداخەوە لە جیهانە بۆی فراوانبوونی ناوچەندیشتە جێبەکانەوە بۆی زۆربوونی ژمارەی دانیشتوانەوەی کردو کە بە شێوەیەکی بەرچاو یەکێ لەو هۆکارانەی کەوای کردو کە ژمارەیەکی ملیۆنەها باڵندە بە تایبەتی لە کیشۆرێکی وەکو ئەمریکا توێژینەوەی لەسەرکراوە بۆ پێی کە جۆنڵی باڵەخانەکانیان بەرزە و باڵندە توانای جیاکردنەوەی شوشەی نییە بەرکەوتنێکی زۆرە بێت لەگەڵ شوشەکانە ساڵانە ملیۆنەها باڵندە بۆی ئەوە ینی لەگەڵ بەرکەوتنیانە بۆی لەگەڵ بیناکانە لەگەڵەوەشە بەرکەوتنیان لەگەڵ تاوەرەکانی کارەبا کێشەیەکی زۆری دروست کردەوە لەبەرەوە ئەگەر بێت و شارەکان یعنی ئەو کەسانی کە ماستەر پلان دانێن یعنی ئەو کەسانی کە لە بواری شارەوانیوانە ئیشەکەن ئەو چۆنڵی ڕوبەری سەوزایی ئەو باڵندانەی کە هەن بە هەندوەر گرنگیەکی تایبەتی خۆی بێ هەر بە دوور نەڕۆین من بیرمە بۆ پێی ڕەحمەتی باوکم لە کۆمەڵی کوردستانێکی سەوز بوو لەگەڵ کۆمەڵە خەڵکی ترە وەختی خۆی حامی هەبوو ینی بڵێ پارکی ئازادی ئێستا دابش وا دانرابوو کە دابش کرێوەکو زەوی بەڵام کۆمەڵی کوردستانێکی سەوز و بە هەوڵ و تەقالای خوا لە خۆش و بە ڕێزمان جەلالەوانە هەوڵیانە ینی پارکی ئازادی ئێستا بڕی بچیتەوە ناوچەیە بینی ینی دوێنێ شەو لێ بووم سێرەکەی بۆ باڵندە بۆ خەڵک خۆشیەک و لەگەڵەوەشە ئاو هەوایەکی تەواو جیاوازی هەیە لە دەرەوەیش ینی بڵێ ئەو پارکی ئازادی نەگەرەوە هەواری شار چۆنڵێ ئەمە پێویستە لە ناو شارەکانە هەبێن چەنەها باڵندەی کۆچەری هەیە ئەو ناوچانە بەکارهێن چکە باڵندە کۆچەرانەوە نییە بڵێ
یەکسەری ئەڕن کۆمەڵی باڵندەی کۆچەریمان هەیە پێویستیان بەوەیە بەناو شارەکانە بڕن تا گەنە شوێنی مەبەستی خۆیانێتە بەتایبەتی دووشە بینیمانە بەڕاستی هەڵم کۆچی مەلەکانمانە بینی کار بەڵام من زۆر سەرسامە بم کا کۆڕژانی زۆر جار لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ناو پارچە ڤیددیوەکان لە یوتیوبە ئەبینی کە کۆمەڵێک کاری مرۆیەکەن مرۆڤەکانە چنە ناو دارستانەکانەوە یاخود لە نزیک ماڵەکانی خۆیانەوە ژینگەیان بۆ دروستەکەن ئەگەر بتوانن خانوویان بۆ دارن ئەگەر بتوانن ئەم دەبەی کۆلایانێک کە گەورەیە چەندی شێوازکاری تیاکەن دانی تێکەن و بۆ ماوەیەکی زۆری ژەمێنێتەوە پێچوانەکەشیە بینین بەداخۆ من لەمەوەی ڕابردووە لەم ناوچانەی خۆمانە هاوڵاتیمان بینیوە چۆ تۆڕی داناوە بۆ کۆمەڵی باڵندەوەڵا هەنگەکانمانە خوات ینی فۆتۆگرافەرێک هاتوو بۆ لای خۆمان گفتوگۆمان لەگەڵ زۆر بەداخ بوو ئەوە چوو سروش وێنەی سروش تێگر خوێنەی و تۆڕی گرتە بوو ینی بەڵاستی چۆن ئێمە بتوانین هۆشیاریمان هەبێ ئەمە ئەرچی یەک شوێن نییە بتوانێت ئەم ژینگەی دروستکە ئەرچی هەر هەمومانە ئەو باڵندەی کە ئێستا لای خۆمان زۆرە و کوختیە ئەرچی خۆمانە کە لەسەر پەنجەرەکەمان هێلا ناکە هێرانەکەی لێ تێنین ئەمە نمونەیە هەتا گاتەوانی کە چەندی جۆری جیاوازمانێ چۆن ئەم هۆشیاریەمان هەبێت چۆن ئەمە بڵاو بکەینەوە بەڵێ بێگومان کۆمەڵێک ئاست هەیە خۆتان نەزانین شێوازی هۆشیارکردنەوە لەسەر ئاستی حکومەت لەسەرەوە بۆ خوار و لەسەر ئاستی تاگەکانیش لە خوارەوە بۆ سەرەوە پێویستە تێگەیشتنێکی زۆر باشە یەکێ لەو شتە پێویستانەکە هەیە کە لە ڕێگەی بەڕێزانە دەستگای میدیایی ڕۆڵێکی کاریگەریە و تێگەیشتنی گشتی خەڵکیش بزانێت چی هەیە لە چواردەوری ئێستا کۆمەڵێک چۆنڵی پلاتفۆرم هەیە ئەپلیکیشن هەیە کە هەموو کەسێک دەتوانێت وەکو جاران نیە ئێمە کە لە 2006 دەستمان کرد بە ڕۆپێویکردن بەداخەوە ینی زۆر چۆنڵی سەرچاوە نەبوو سەرەتا بوو بەڵام ئێستا خۆشبەختانە کۆمەڵێک سەرچاوە بەدەر لەوە خۆتە زانین بەهۆی زیابوونی پلاتفۆرمەکانە ئەیش پێویستی بە چێکردنەوە هەیە زۆر شت هەیە لە سوۆسیال میدیا باسەکرێت بۆ شێوازە باش نییە بە تایبەتی پێدانی خواردن بە شێوەیەکی نازانستی بە ئاژەڵ و باڵندەکیەکان لەوانەیە کێشەی لێ دروستکرێتەوە بە هەمان شێوەش یەکی لە هۆکارەکانی زیابوونی ئەو کەنەسمە کێشەی دروست کردەوە ئێمە لە هەوڵین ینی بۆی چۆنڵێ بەرکەوتنی مرۆڤ لەگەڵەوانە کەم بێتەوە یەکی لە هۆکارەکان کەوای کردبێت کە کەنەسمە چۆنڵی هێرش کاتە سەر ئەو هەنگانە کەمبوونەوەی مێروەکانی ترە بەداخەوە مرۆڤ وای کردە بەهۆی بەکارهێنانی مێروکوژ و قڕکارەکانەوەی کردووە وازانێت کاریگەری لەسەر خۆی ناوێت بەڵام سیستمی ژینگەی هەمومان تاوکەر یەکترین و سیستمێکی داخراوە بەتایبەتی ئەمە وای کردووە سێرەکەی زۆربەی زۆری مێروەکان لە جیهانە چونکە پچکۆلن و یان بڵێن زۆر ناناستێن و مرۆڤ زۆر ئەوەندە ئاگای کەوتنەوە بەشێکی زۆری مێرۆکان کەم بوونێتەوە کە خۆراکێکی سەرەکی ئەو باڵندانەیە لەبەرەوە مرۆڤ تێگەشتنی زیاتری هەبێ لەگەڵەوە سەرەکی ئەو سەرچاوانەی کە هەن لە چواردەوری خوانە بەشی زۆری تێک دراون لەبەرەوەکو سێری شەکەی ینی بەداخەوە بەشێکی زۆری عێراق و کوردستان ئەبێتە هۆی ناوچەیەکی نیشتەجێبوون و لە هەوڵی تەقەلای ئەوەیان کە ناوچەی پێیسەوە ناوچەی پارێزرا و دروستکرێت ناوچەی پارێزرای بەو مانایە نایە کە تۆ چۆنڵی سیاجێکیان بڵێن بربەست دروستکەی لە بینی مرۆڤ و سروشتان مرۆڤ و سروش دوشتی لێک دانە بڕاون لەوەتی بەتایبەتی لە کوردستانە بەشێکی زۆری و باڵندە و ئاژەڵەکیانی هەیە بە درێژەیە گەسەری مێژوو بکەین سێری ئەو تابلۆ نەخشێنرانی سەر دیوارەکان کەین کوردستانیشێکە لەو ناوچانەی کە مرۆڤ چۆنڵێ بەشێکی داناوبڕاو بوو لە سروش بۆ نمونە گەنم لێرە چۆنەڵی چێنراوە سەرچاوە کۆنەکەی مەڕ و بزن و بەرازۆمانە لێرە دەسەمۆکراوە لەبەرەوە خەڵک چۆنڵی لە کۆنا تێگەشتنیان بۆ سروش زۆر گونجاتوو بۆ بەداخۆ هەچەنە پێشکەوتن ئێمە لە ئاستی پێویستانین بەتابەتێکە بڕێتە خەڵکی دیاتەکان ئەوانەی لە باو باپیرانمان تێگەشتنیان بۆ سروشتەکە زیاتر بە بەڵام بەداخەوە وەکوتم بەهۆی سەسێرێکی حتا تەنانەت لادیەکانی کوردستان وەکو جاران چۆنەڵی ئەو ماوادەی تیا بەکارەهێنرا زۆر چۆنڵی دۆستی ژینگەتر بێستا بەشێکی زۆری ناوچەکان بۆتە چۆنڵی کۆنکرێت و ئەمانە قیر و ئەمەوای دڵ و دار بوو زۆر جوانتر بە شێوەیەکی کەم ماوە لە لادیەکانەکەمە هەم بۆ تەندروستی باشە هەم بۆ سروشتیش باشە لاوانێ زۆر کەس بڵێ ئەمە لاوانێ چۆنەڵی تەعاملکردنی لەگەڵ قورس بەڵام شێوازی تر هێستا لەبەر لە بنەوە لە ڕۆژهەڵات لە ڕۆژهەڵاتی کوردستان سێرەکەی ئەو هینانە لەبەر دروستکراوە زۆر جوانە بەداخۆ لە ناوچەی هەورامانی خۆمان سەرەکەی لە زۆربەی زۆری ناوچەکان کەم بوونەوە ئەمانەوەی کردووە کە بەشێکی زۆری ئەو باڵندانە لەبەرەوەی هەستی پێناکە خۆمان بۆ نمونە ڕیشۆڵە لە ناو شارەکان کەم بوونێتەوە هیناکو ژمارە لە جیهانە کەم نەبوونێتەوە ئەمانە لە ناو شارەکان بەڵام باڵندەی تر هەیە بۆ نمونە هەفتەی پێشوو لە کازاخستان کۆبوونێکمانە بوو لە سەر بازی دەشت هەنێجار
لەسەر ئاستی نێودەوڵەتی مەترسی لە ناوچوونی لەسەر کوردستان و عێراقی کە لەوانەیە کە بۆ بازی دەشت بە تایبەتی لە زستان و لە بەهارێکا گەڕێنەوە بۆ نمونە هەنێ جارە ناو شوێنانی کە خۆڵ و خاشاکی تایە بەڵام مرۆڤ بۆ نمونە سەر لە هەرچەنە لای چۆنڵی بواری من نییە بەڵام ئێمە بۆی ئەوەی بەرکەوتنمان هەیە لەگەڵ ڕێکخراو نێودەوڵەتەکانە یەکێ لەو شتانی کە بۆ ئاژەڵ بەکارەهێنە بۆ چارەسەر چۆنڵی لە ناوە باوەکە ڤۆڵتارین زۆر خراپە مادەیەکی تیا دیکلۆفینە کاریگەری لەسەر گورچیلەی باڵندەکانەکات سەریان کردو توێژەران تەنانەت نەک کاریگەری لەسەر باڵندەکان هەیە کەیان کوژێت لەسەر مرۆڤیش گورچیلێ و کەسانە چۆنڵی داڕزێنەگە زۆر بەداخۆیانی ئەو هوشیاریە شێوەیەکی گشتی لە هەستی پێویستیان ئێمە لە هەوڵی ئەویان ئەگەر بکرێت لە داهاتووە دیکلۆفینە گیان بڵێن ڤۆڵتارینە کە بۆ ئاژەڵ بەکارێنەوە بەداخش و مرۆڤ زۆر بەکارێنەوە هەچۆنە بێت لەسەر ئاستی عێراق کەمی کەینویان چۆنڵێ بنبڕ کرێ ئەمانامی تێگەشتنی گشتگیریە لە ڕێگەی توێژینانەی کە ئەکرێ و کراوە لەگەڵەوە شاکوتم لەگەڵ ڕێکخراو نێودەوڵەتەکان ئێمە هەماهەنگین بۆ ئەوەی لەسەر ئاستی عێراق و کوردستان ئیشکەین لەگەڵەوەش ئێمە لەسەر ئاستی عێراقی شەکەین بۆ نمونە خەریکی نووسینەوەی پلانێکین بۆ نمونە لە وەکو شارێکی بەغا بە شێوازێک چۆنڵی گۆڕانکاری تابێت کە بۆ نمونە کاریگەریەکی نەرێنی ئەو تۆی لەسەر باڵندە و ئاژەڵەکیەکان نەبێت تا لە ڕووی شارسازیەوە بەڵێ بۆ نمونە شارسازیە کە هاوڕێی باڵندە بێت چۆن شارسازیەکە کۆمەڵک بابەتە گرێتە خۆی لە ڕووی پیسبوون و بۆ نمونە کەمترین کاریگەری نەرێن دووکەڵ و ئەمانە هەبێ بێتگەلەوە پیسبوونی ناوچە ئاویەکان بۆ نمونە پاشڕ بەتایبەتی لە عێراق گەورەترین کێشەمان هەیە ئاوی زێرا بۆ ئەوانە چارەسەری پێویستی بۆ ناکرێت بەتایبەتی ئێمە گەربێت سەرەکەی باسی لەقلقتان کرد ئەمە بینمە لە ساڵی نەوەتەکانە ئەچین بۆ هەزار مێتر بۆ چۆنڵێن بۆ شاغڕەوی ئەوانە منتەقەی تانجەرۆ ناوچەیەکی زۆر لەبار بوو بۆ باڵندە کۆچەریەکان بەڵام بەداخۆ ئێستا هەرچەنە ئەمانە ئیشی لەسەر بکەین چاچۆنە بێت لە ڕێک گەڕانەوە بێت لەگەڵەوەشە ئەو ئاوی قورسی سلێمانی چارەسەری گونجایی بۆ بکرێت یەکێکە لەو ڕێگارانەی کە هەیە ئەگەروانەکە سێکە باڵندانە ڕاستە سەیەکە حاجی لەقلق لەو ناوچانەیە زۆر بەڵام ئەو پیسانەی کە لەو ناوە کۆبێتەوە وردە لە داهاتۆ کاریگەری لەسەر باڵندە ئاژەڵە شێویانە بێت کۆمەڵە کێشەی تری لەکێتەوە لەبەرەوە شێوازی چۆنڵی زیابوونی ئەو شارانش ئەبێ بە هەند وەربگیرێ و لەگەڵەوە شەسێکی لە وڵاتەکانی وەکو دەرەوە زۆر کەس باسیە کەسێکی لە وڵاتانی کە هەیە کەنەدا کێشەی سەکەن زۆرە وڵاتێکی زۆر بەرفراوان و گەوریان هەیە بەڵام ئەوان ناچن بڵێن ئەو زەویانەی کە هەیە یەکسەر دابەشیکەن بۆ چکان پلانی درێژخایانیان هەیە و ئەبێ بیر لە سروش کرێتەوە چکە سروش تێک بچێت کێشە بۆ مرۆڤ خودی و مرۆڤ خۆی دروستەکە کۆمەڵێک ناوچەمان هەیە لە کوردستان و دارستانانی کە لە کوردستانە هەن ئەو شاخانەی کە هەیە چۆنەڵی مەترسی کاریگەریەکانی گۆڕانی کەشوها زیابوونی چۆنەڵی کۆمەڵێک مەترسی تێک دیارترینیان ئەگەر سەری ئێمە پێش 2023 لە کوردستانە مەسەلەی خۆڵباری نەبوو یەکێک لە هۆکارەکان وای کردووە زیابوونی پانتایی نیشتەجێبوون و کەمبوون و ڕوبەری سەوزایی ئەمە وای کردووە کە خۆڵبارین کاریگەریەکی نەرێنی زۆری هەبێت لەسەر تەندروستی ئێمە تەنانەت هەفتی پێش و زۆربەی خەڵک کێشەی هەناسەدانی تەنانەت لە سلێمانیە بۆ دروست بوو بەدەلەوەی لە شارەکانی باشووری عێراق سێرکەی چەندەها کەسان ئەبرێنە نەخۆشخانە لەبەرەوە ئەگەر ئەبێ پلانێکی استراتیژی دوورمەودەمان هەبێت لە کۆمەڵێک بوارە خۆڵبارینە کاکۆرش بۆ باڵندەکانش گرفت دروست ئەکات یان مەترسی لەسەر ئەوانش دروستەکە بێگومان بۆ باڵندەکان کێشە دروستەکە لەبەرەوەوانەی ئەو دەنگکۆڵانەی کە لە هەوا هەیە ئەچێتە ناو سی هەموو ئەو زیندەوەرانی کە بۆ نمونە هەناساییان لە ڕێگەی سیوە ئەمانە کێشە بۆچی لە دوورمەودا کێشە بۆ هەناساییان دروستەکە نەکەرەوە توێژنەوە کرا لە ویلایەتی کالیفۆرنیا بەپی بۆ نمونە ئاگرکەوتنەوە ئەو هینەی سوتووی کە دروستە بێت سەریان کردووە ئەو کەسانی کە تا چەندە نزیک بوون لە ئاگرکەوتنەوە سوتوی هەیە تەمەنیان کورتتر بە لەو کەسانی کە لە ناو دارستانەکانەوە بە هەمان شێوە بۆ باڵندەکانیش ئەو شتە چۆن ڕاستە بۆ مرۆڤەکانی ئێستاش ئەو ناوچانی کە هەوایەکی پاکی ژینگەیەکی باشی هەیە تەمەنی مرۆڤەکان درێژتر و تەندروستیشیان باشتر بن جۆرە باڵندەیەک هەیە پێڵەی مینە بەڵێ سا زۆر کەس هەیە هەر بۆ خۆشی خۆی یاخود حەزی لێتی لە ماڵە ڕایەگرێت بەڵێ ئێستا بینین لە ناو ژینگەشە بوونیان هەیە بەڵێ تەیرێکی ڕەشەوە زۆر جار لێمان تێکە چاڵێن ڕیشۆڵەیە نا بەڵە مینایان مینانیە دەنووکی زەردە بەڵێ ئەم هەفتەی ڕۆی لەگەڵ هاوکارم سەحەت جومعەی پێشوو لە باخی گشتی بووین لەوێ کاکامەران پێوتیوتی ئەم جۆرە تەیری لێ ناڵە هیچ تەیرێکی کە لێرە بمێنێ باڵندەکان کاریگەریان هەیە لەسەر یەکتر بێگومانیەکێ لەو شتانەی کە بەو پێمە توێژینەوەکەین لە سلێمانی
لە زۆربەی ناوچەکانی عێراق و کوردستانیش مینە ئەگەسەیەکی لە پێش ساڵی 2010 نەبوو لە سلێمانی و دێنە بەڵام وردە خەڵک لە بەرەوەی لە باشووری عێراقا خەڵک بەخێوێکە وردەم کللتورە گوازراوە بۆ کوردستان خەڵک لە ڕێگەی سوۆسیال میدیاەوە ئەمانە مینایان هێنا ئەگینا خۆی مینە بەشێکی سەرەکی لە هەندستان پێگەی ئەو ناوچانێ بەڵام بەداخەوە ئەمە پێوتێ تەیرێکی داگیرکەر شەڕەنگێزە و شوێنی باڵندەی ترەگرێتەوە کەمە یەکێکە لەوانی کە کێشەیە بۆ باڵندەکانی تر و بێتگەلەوە هەنێک جۆری تووتی ترمانێت تووتێکی سەوزەوەش لە کوردستانە زۆر بۆ لە سلێمانیە ئەمە پێشووترێمە ئیشمان لەسەر کردووە کە نابێت بهێنرە و یەکی لەو کێشانەی کە هەیە بازرگانی نایاساییە بە باڵندە و ئاژەڵی خێوی ئەمە لە زانکۆی سلێمانیش لەگەڵ کۆمەڵی ڕێکخراوی نێودەوڵەتی و ڕێکخراوی سروشتی عێراقوانە پرۆگرامان هەیە بۆ ئەوەی چۆنەڵی کۆنتترۆلی تەنانەت هێنانی تووتی ڕەساسیشکەین یەکێ لەو هۆکارانی کەوای کردو تووتی ڕەساسی لە جیهانە مەترسی لە ناوچوونی زیابێ بازرگانی نایاساییە دوو جۆری هەیە هەیەە لە کەلگەکانە بەخێوەکراوە کێشە نیانی بە شێوەیەکی چۆنەڵەوەکو دەواجن بەڵام هەنێکی تریان هەیە لە فەریقاوە بە شێوەی نایاسایی ئەهێنرێتە بە تایبەتی عێراق و کوردستان چ زیانێکی بۆ ئێمە هەیە ئێمە ئەوان چۆنەڵن لە ناوچە سروشتێکی خۆی چۆنڵێت داواکاری زۆری خەڵک لەسەر هێنانی وای کردووە کە ژمارەیان لە جیهانە کەم بێتەوە بە تایبەتی لە فەریقا لەگەڵەوە ئەو باڵندانەی ترکەوەکو تەمەمانە داگیرکردن ئەبێتە هۆی لە ناوچوونی و باڵندە سروشتیانی کە هەیە بڵاوبوونەوەی نەخۆشی لە ناو باڵندەکانە و یەکێ لەو کێشانی کە لە جیهانیشە سەبۆ نمونە لە وڵاتی کۆکە ئەمریکا پێشووتر نەبووە بۆهۆی بەرکەوتن و هێنانی باڵندە و چۆنڵش تێکچوونی شێوازی سروشتەکان بڵاوبوونەوەی ئینفلۆنزای باڵندە تەنانەت ئێستا هەر لە بینی باڵندەکانە نییە ئەم ماوەی پێشووتر نەگەشت بۆ بڵام کیشوەری ئەمریکاوی باکوور و وڵاتی ئەمریکا خۆی بەڵام ئێستا گەشتۆتە ناو بۆ نمونە چۆنەڵی هەنێک جۆری مانگە و تەنانەت گەشت هەنێک توش خەڵکیش توش ینی هەموو بۆی چێ بۆی مامەڵی نادروستی مرۆڤ لەگەڵە و باڵندە واژەڵێنەوەی کە لە سروشتا هەن ئەمە کێشەی زۆری لێکەوە حتا ئەو زەرارانەی کە یا باین ملیارەها دۆلارە ساڵی چەند ساڵێکنەوە پێشش ئەو ئینفلۆنزای باڵندێ بۆ هۆی مرداربوونەوەی چەنەها پەلەوەری ماڵی لە ناو چیە لە ناو کەلگە پەلەوەریەکان لەبەرەوە ئەبێ پرسی ژینگە لە فرامبوونی شارەکانە بە هەند وەربگیرێ ئەو گرنگێکی تایبەتی خۆی هەیە تەنانەت بۆ نمونە لە زۆربەی زۆر خەڵک لانی پێی سیر بێ تەنانەت لەو فڕۆکەخانانەی کە لە جیهانیشا دروستەکرێ چۆنڵێ ئەو شێوازی کۆچکردن و ڕێڕێی کۆچکردنی باڵندەکان بە هەند وەرەگیرێن لە کاتی دروستکردنی فڕۆکەخانەکانە چکە هەنێجار لەوانەیە کێشە دروست بکە جا کاک کۆڕش ئەمە ئەزانین هەندێک جار هەندێک لە جۆرەکانی باڵندە کاتێک کە کۆچ ئەکەن بە شێوەیە حەوت کۆچ ئەکەن و زۆر جوانە سەرکۆ ئەم ژمارە زۆرە ئەم پۆلە لە باڵندە هیچی بەر یەک ناکەوێ ئەوەنەی کە ئێمە ببینیتر نازانەوە لە ڕووی زانستی و ئایا بەرکەوتنیان بۆ دروستە بێ بۆ نمونە ئەکێشن بە یەکایانە بەڵام ئەوەنەی ئێمە ئەیبینی هەمووی سەحیح و سەلامەت ئەڕۆن هیچی ناکێشن بێکە یعنی ئەو ژمارە زۆرە تۆ لە ستادیۆمێکە لە یاریگەیەکی تۆپی پێ یەک دنیا خەڵکەکەی لێک بەڵام ئەوان لەو ئاسمانە نەبەرکەوتنیان بۆ دروستە بێ نە ڕێگەیان لێبوونە بێ ئەمە بە چ شێوەیەکە اینجا ئەو شێوازی حوتە بۆ بڵێ بێگومان ئەو شێوازی حوتە دایم ئەوەی کە لەوە دەست پێکە کە چۆنڵێ بەتەمەندترینە ئەزمموی هەیە یاسایان هەیە و چۆنڵی پلیان هەیە و شارەزان و لەگەڵەوەشە توانایەکی چۆنڵی وزەیەکی گونجایی هەیە جاول بە هەمیشەی وانە کە هیلاک بوو خۆیان کۆردینیشنیان جێگۆڕکیان هەیە و لە ڕێگەی دەنگانی کە دروستیەکەنەوە ئێستا بۆ نمونە زانەکان زانکۆکانی وڵاتانی دەرەوە ئێمەش هەوڵێن هەماهەنگبینەوە لە ڕێگەی بەکارێنانی ئەیانەیە چۆنڵی نهێنی ئەو شێوازی دەنگانی کە دروستێکە نەکرد لە کاتی کۆشکردن لە کاتی تریشە بەکاری بێن بزان لێک تێگەیشتنیان شێوازی پەیوەندیکردنیان چۆنیە چکوانیش چۆنڵی دەنگ دروستەکەم بۆی لێکتری تێبگەن ئەو شێوازش لە شێوەی چۆنڵی تیرایان سەر تیرایە بۆ ئەوەی هەواکە ببڕێ دایم ئەوەی پێشەوە چۆنڵی بەتواناترە ئەوانەی پشتەوە ئەوانن کە بۆ نمونە تازە پێگەیشتون توانێت توانای بڕێنی هەواکەی هەیە ئەوانەی شێوازی چۆنڵی شەقەی باڵشی بە شێوازێکە پستانی هەوای دواوە کەمە کاتەوە چۆنڵی شێوازێکی فیزیایی و ماتماتیکی زۆر گرنگی تایە هەنێ جار باڵندەی تریشان بینیمان دوو جۆر قازێ هەنێ جارە چنە دواوە توانێت چکە بۆ ئەوانەی پێشیان لە جۆرە قازێکی گەورەتر و بەتەمەندترن و یارمەتیانە ئەوانەی دوای ئەوانەکەن جاری وایە
بینیمە سەر و پەنجادانە بەیەکەوەن بەدەر لەوەیەک شێوازی جوڵێ و باڵندانە بوونەوە ڕیشۆڵی لە جیهانە بەناوبانگە یعنی ئەو شێوازێکی تەنانەت جامیعی کامبرجوانە دراسایان کردو ماتماتیکی زۆر قورسە هەر ئەوەی یەکێک و ئابێ ئاگای لەوەی تەنیشتی خۆی بێت کە جوڵانەیە کە لە هەوایە جوڵن ئەوە چۆنڵی علاقی بە کۆردینیشن و چۆن هەماهەنگی بینی باڵندەکانەوە هەیە باڵندەکان زیرەکن هەتا چەند ساڵە نەوە پێش 2 ساڵەوە پێش سریان کە شێوازی ڕاستە مێشکیان بچووکە بەڵام وەکو مرۆڤ نیم بڵین شێوازی مێشکیان باڵندەکان زیرەکەن بەدەر لەوە کۆمەڵە باڵندەمان هەیە ساڵانە بە درێژی بۆ مەودای 30 ساڵ یەنو هەمان شوێن کۆچەرین یەنە هەمان شوێن هێلانە ئەکەن و یەن و ئەڕۆن چۆن ئەو شوێنە دۆزنەوە چۆن ئەو شوێنە ناسنەوەوانە هەمووی گرنگی تایبەتی خۆی هەیە چۆن ئەیدۆزنەوە شوێنەکان زیرەکەن لە ڕێگەی تۆپۆگرافی و ناوچەکانە ناسنەوە ئاو بەکارێنن شاخەکان بەکارهێنن هەمووی هەمان لە بەرەنجا حسابیەوە کە جاری ئەگەر گۆڕانکاری بەسەرات بێ بەداخۆی مرۆڤ هەموو شتێک تێکەیە یەکێکە لەو کێشانە بۆ ئەوان قورستر ناکە بێگومان کێشیان بۆ دروستەکە بەدەرەوە زیابوونی بۆ نمونە گۆڕانی کەشوهاوای کردووە کەشوهاوەکە سەخت بێ بۆ نمونە لە ڕێگەی زیابوونی هەورە بروسکە هەورە بروسکە سەیکەی ئەوەندە زۆر نەبوو وەکو ینی بەداخۆ ئەم چەند ساڵی پێشووتان نەک لەسەر کاریگەری لەسەر باڵندە بۆتە هۆی کوشتنی خەڵکیش ئەم بۆی زیابوونی پلەی گەرمای ئەو جیاوازی پلەی گەرمایەوەی کردو کە هەورە ترشقە لە کوردستان بڵێ هەورە بروسکە زۆر بێت ئەمە ژوای کردو بەشێکی زۆری باڵندە بۆ نمونە چەند ساڵانەوە پێش زیاد لە 170 جۆری باڵندەی کۆچەری هەبوو بە یەکجار مردن ئەمانە هەمووی کاریگەری نەرێنیە بۆی گۆڕانی کەشوهاوا تێکچوونی ژینگە ئەومانەوە وای کردووە تەنانەت کاریگەری شێ بێت لەسەر باڵندە کۆچەری باشە بابەتێکی زۆر گرنگ هەیە کابینی لە زۆربەی وڵاتەکانە باخچە دروستەکەن بەڵانی شوێن دروستەکەن بۆ ئەوەی کە بزانن باڵندا هەر ئاژەڵێکی تر گرفتێکە بێت لە کەمبوونەوەیانە یاخو لە ناوچوونیانە یاخو ژینگەیان لێ تێکچوو بێ جارێکی تر پەرێویان پێیان زیانەکەن و زیانەکە و دوای ژینگەیەکی لەباریان بۆ دروستەکەن ئەگەر لای خۆشمان هەوڵێکی وا هەبێ بۆ نمونە ئەم هەوڵە بدێ باخچەکە دروستکرێ بەڵام لە ناوەندا کاتیمەکانەوە بۆ نمونە لە زانکۆکانەوە کەسانی پسپڕ بێ کار بکات لەسەرم باڵندە بۆچی ئێمە لەغڵقمان نەماوە ئەبێ بڕۆن بە دوای گرفتەکە شوێنەکەی ژینگەکەیە یان جۆرە باڵندەیەکە بازەکە لەوانەیە لە ناوچەیەما بێ وڵاتە عەرەبیەکان خەونی پێوە ببینن کەم جۆرە باڵندەی لای ئەوان هەبێ باشە ئێمە چۆن بتوانن کە بە شێوازی لە شێوازەکان لەم باخچانەیە ئەم جۆرە باڵندانە زیادکەینەوە هەوڵ بین بە دووادا چون بکەین نەک پشتگوێ بخەین نەک من ئێستا داخ بخۆم بڵێم بۆ زستان ڕیشۆڵە نابینم بە هەوڵ بین چارەسەریکەین بۆ ژینگەیان لێ تێک نێ چکەن ئەوان ژینگەی خۆیان هەیە بەڵام ئێمە بەداخۆ مرۆڤەکان سەریان لێ تێکەی بێگومانەوە پرسیارێکی زۆر گرنگ و دروستە بە تایبەتی بۆ زانکۆکانی کوردستان ئێمە کۆمەڵێک پرۆگراممان هەیە یەکێک لەو گینانە سەر من خۆم خوێندکاری دکتۆران لەگەڵ کۆمەڵێک چۆنڵی سەرپەرشتیاری بەڕێزە لە زانکۆی سلێمانی و تەنانەت لە زانکۆی مینەسۆتا لە ئەمریکا بۆی بزانین لە ڕێگەی دروست بەکارهێنانی GIS و ریمۆت سنسین و تەنانەت AI ئەو ناوچانەی لە کوردستانە گرنگم بکرێتە ناوچەی پارێزرا و دەستنیشانی بکەین بە هەمانگی لەگەڵ دەستی پاراستن چاکردنی ژینگە و وەزارەتی ژینگەی عێراق و وەزارەتی کشتوکاڵ و پۆلیسی دارستان و لایەنە پەیوەندیدارەکان ئەمە کوردستان چۆنڵی کۆمەڵە ناوچەمان هەیە کە پێویستە بکرێتە ناوچەی پارێزرا و گرنگی تایبەتی خۆی هەیە لەگەڵەوەش ئەمە هەماهەنگین لەگەڵ وڵات لەگەڵ کۆمەڵێک خەڵکی بە ئەزمون لە وڵاتێکی وەکو قەتەرە ئەمە بەتەمایان جۆرە باڵندەیەک کە لە کوردستانە قڕ بۆ یان کەم بۆتەوە هەوڵێن ئەو باڵندەی کە پێڵێن لە کوردەواری خۆمان بڵێن چێرگ یان چرک کە لە ناوچەی گەرمیان و دەشتی هەولێرەوانە هەرچۆنەوێ زۆریان بکەینەوە و سنتەرێکیش بێت توێژینەوە کاما بەداخۆ ژمارەیان زۆر کەم بۆتە بۆی ڕاوکردن و تێکچوونی و بە تایبەتی ناوچە پێدەشتەکانی کوردستان لەبەرەوەی کراوەتە ناوچەیەکی کشتتوکاڵی چڕ و لەگەڵەوە شایان بۆتە ناوچەی نیشتەجێبوون ئێمەمانەیە ئەو ناوچانی کە ماون بیان پارێزین لەگەڵەوە باڵندەیەک و کوچێک کە مەترسی لە ناچوونی لەسەر ئاسی جیهانی لە ڕێگەی ئەو کەسە بە ئەزمونانەوە لە کوردستانە زیان بکەین و لەگەڵەوەشە ئەو کەسانی کە لە وڵاتی وەکو قەتەڕەوەیان چۆنڵی وەبەرهێنانکەن لەو بوارە تر بابەتێکی ترژەیە کە ئەمەمانەوێت خەڵک وشار بکەینەوە لەوانەیە گەشتی ژینگەی بۆ مانەوەی ئەوە نییە کە تۆ خەڵک بەریتە ناوچەیەک پێسی بە جادەی قیرانە بێ بگەڕێتەوە بۆ سروشتکە و سروشتێکە هەمانە لە کوردستانە تایبەتبەندێکی خۆی هەیە لەوانەیە لەبەرەوەی لێم و نزیکە ئەومە قسەی من نییە قسەی چەنا کەسێک کە لە دەرەوە هاتوونەتە کوردستان بینیوانە ئەو سروشتەی لە کوردستان ئەمانە سروشتێکی دەگمەن ڕاستە ئێمە بەرداوام لە بەردەم و چاومانە هینە بەڵام
ئەبێ بیپارێزن بێ خەڵک گۆشاری هەبێ بزانێ پێکاتانی چێ لە باڵندەوە لەگەڵەوە ئەمە خەریکی شڵە لەم هەفتە بڵاو بێتەوە کتێبێکمان دیاری کردو ینی بە کوردی و بە ئینگلیزی تاو کردو لەسەر مارەکانی کوردستان لاانێ خەڵک تێگەشتێکی بە شێوەیەکی گشتی هەڵا بێت لەسەر مارەکان نزیکەمە 43 جۆر مارمان دەستنیشان کردووە نزیکەی 3 جۆری مار لاانێ ژاریە بێ شێوازی ئەمانوێت لە لایەنە کللتوریەکە و خەڵک وشارکەینەوە مار گرنگی تایبەتی خۆی هەیە لە سیستمی ژینگەی ئەمانە بەشێکی خۆراکێکی سەرێکی باڵندە کۆچەرەکانن هەموو مارانی کە هەن ژەهراوینین ئەبێ بیان ناسنەوە چۆن مامەڵی لەگەڵەکەنەوەوانە لەگەڵەوەشە چۆن دەستپێکێکی باشە بە بۆی کە ئەو کەسانی کە بۆ نمونە خوانەخواسە مار پێوەیەت چۆن چارەسەر بکرێت زۆر سپاس بۆ ڕێنماییەکانی بەڕێزت بە هیوای ئەوەی هەمومان پێکەوە ئاگامان لە هەموو گیان لەبەرێک بێت بە باڵندەکانەوە بە ئاژەڵەکان و مێرو هەر هەمووی سپاس بۆ هەوڵەکانی ئێوەش خۆش بێت زۆر سپاس بۆ ئامادەبوونم